ولی تماشاوانی جایدی ریفراندوم هات انجام دان و که ورچرخانه کی گله کی گریند دیروکا گله مدا دیروکا تفگر رزگاری خوازه گله مدا کو هلبت حتی وگا ویجی گله مد پیواژا رزگاریان اجتماعی دایه جبر کو گلک دور هنه حتی وگا و سیاست بعرب کرنه گوهرتنا دموگرافیه تدا بر دوام دکه او دور استراتیجینا عمق استراتیجیا کردستان نه لیل کردستان هات فقط عندن و روشان هاجی کو امتداین گلو تعامل بغداد گل خلق کردستانی چاویه برئیس باپیر کاملا او سکرتری پارتی آرانجدارین کردستانی لهولیر گلمه کاک باپیر ام کاتو باش تا او توقیته که ریفراندومی سرخوبونی کردستان تیدا انجام داره او کاردانا وکان تو چون لیک دادیته و زور جار سر ما هي ئەو کاتەی جەناب تۆ ئەو کاتەی بینەران و بیسەرانی خۆشەویست باش بێگومان ئەو کاتێک کە ڕیفراندۆم بڵین ئەنجام درا ڕۆژەکەی دیاریکرا کۆدەنگێکی سیاسی لەسەر بوو لەسەر تاسەری کوردستاندا و پێکهاتە سیاسیەکان و ڕاوێژ لەگەڵ زۆربەی لایەنە سیاسیەکانی کە پەیوەستن بە یان بەرژەوەندیان هەیە لە هەرێمی کوردستان یان پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە ڕاگۆڕینەوە کراوە. خۆ ڕیفراندۆم بە شەو ڕۆژێک ڕووی نەداوە دەرئەنجامی 100 ساڵی ڕابردووی کە لە حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بە هیچ جۆرێک مافەکانی گەلی کوردیان نەدەسەلماند و زنجیرە شۆڕشێک کراوە لە کوردستانی عێراقدا بۆ ئەوەی بە مافەکانمان شاد بین بەڵام نەک نەیان سەلماند بەڵکو بە ئاگر و ئاسن وەڵام دەدرایەوە. هەلومەرجی دیەک لە دوایەکی حکوومەتەیەک دوایەکاندا ئەویان کە نەسەلمان تا عێراقی نوێ چاوەڕێ عێراقی نوێمان کرد کە ئەو کات هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆ حکوومەتێکی سربەخۆ بوو بە ئارەزووی خۆمان بە هاتین لەگەڵ عێراقی نوێ لە پێکەنانی عێراقی نوێ کورد ڕۆڵێکی سەرەکی هەبوو بەڵام لە دوای ماوەیەک دەبینن ئەو دەسەڵاتی نوێ عێراق هەمان ئەو عەقڵێتەی هەبوو کە پێشتر حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق هام بوو بەداخەوە ناچاریان کرد گەلی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستان بیر لەوە بکاتەوە ڕێگە چارێک بدۆزێتەوە. زۆر سەبرگیرە لە شەڕی داعش هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵێکی سەرەکی دی بە پشتیوانی هاوپەیمانن ئەوە هەموو دنیا شایدی ئەوە دەدات بەڵام لەگەڵ ئەوەشدا بە خۆداچوونەوەیەک نەبوو هەر لەگەڵ تەواوبوونی شەڕی داعش بیریان لەوە کردەوە کە بەهێز بیانەوێ ئەو ناوچانەی کە پێشمەرگە بە خوێنی خۆی ڕزگاری کردووە بەهێز لەوێ دەری بنێن. پێش ڕیفراندۆمیش ساڵی 2012 لە سەردەمی بەڕێز مالیکی ئەو کات فێرقەی پێکهێنا بتایبەت بوو ئەویش لە هەرە عەرەبە شۆڤێنەکانی پێکهێنا کە بۆ وەدەرنانی دەسەڵاتی کوردستان کە بە شێوەیەکی یاسایی چەسپا بوو لەو شوێنانە ئەو دەرئەنجامە بوو بیر لەوە بکرێتەوە کە ئێمە بەگوێی هەموو جیهاندا دەین چیتر گەلی کوردستان ماندوو بووە چیتر تەحملی ئەوە ناکات بە شێوەیەکی ئاشتیانە بین دەسەڵاتەکانمان لێک جیاکەینەوە کە لە شێوازی بە ڕیفراندۆم نەک ئەوە یەکەم جار نەبوو ڕیفراندۆم بکرێت ئەگەر یادتان بێ جارێکی تریش نوخبەی ڕۆشنبیری هەستان لە پاڵ هەڵبژاردنەکانی عێراقدا ڕیفراندۆم ئەنجام درا و ڕێژەیەکی زۆری بەدەستهێنا ئەو گەلە کۆمەکەی لێ نەکرا و کاریشی پێ نەکرا بەڵام ئەو جار کە مولزەم بووین کاری پێ بکەین بە ڕیفراندۆم ئەوە بوو کە گەلە کۆمەکێک کرا بەداخەوە هاوپەیمانیان زۆر بەڵێ زۆر کەم و کوڕیان هەبوو زۆر بێ هەڵوێز بڵێ ئەوان وان کرد داگیرکەرانی کوردستان بیر لەوە قسەکەنەوە پلانێک یانگەلە کۆمەیەک لە دژی یەکەم ریفراندۆم وابزانم 2005 بەوەی توالێ لەگەل هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوو و ئەوەی تۆش ئەڵێ عەبدولەمیل زەیدی هەبوو هێزەکانی ڕۆژهەڵاتی دیجرە کە دەبابەیان بەرەو خانەقین لە 2012 جوڵان بەرحاڵ تو باسی کودەنگی نیشتیمانیەکێکە کودەنگی نیشتیمانی بەڵێ لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی جادەی کوردستانیش بۆ ریفراندۆم هەبوو ئەگەر ئەوە پۆلێن کرابا بۆ چونیەتی ئیدارەکردنی دەرئەنجامی دوای ریفراندۆم هەر بە ئەجندایەکی نیشتیمانی بە کۆندەنگی نیشتیمانی بێگومان ئیدارەی ئەو ڕەوشە کردەبا سەفقاتی ژێرەوە نەبا ڕێکەوتنی ژێربەژێر نەبا گەلو دەرئەنجامە کو ئێستا دەبوو بێگومان هەر کاتێک کورد یەکگرتوو بوو بێت توانیوێتی دەستکەوتی گەورەتر بەدەست بێنێ
پێچەوانەکەشی ڕاستە کە یەکگرتو نەبین ئەو مافانەی بەدەستیشیانمان هێناوە لەدەستی نمونە شەر ئەو جار بە یەکگرتووی هێزە سیاسیەکان بە تایبەتی پێکەنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان چوون بۆ بەغدا دەرەنجامەکەی بوو تا ڕادەیەک هەم کەش و هەواکە هێواشتر بووە دۆخەکە هێواشتر بووە لە هەمان کاتیشدا هەنگاو بەرەو چارەسەریش نراوە کەواتە ئەگەر یەکبوون هەبوو بایە یەک هەڵوێستی بوو بایە بێگومان دەرئەنجامەکەی باشتر دەبوو بە شێوازی نەک بەهێز بێن یەکلایکەنەوە بە گفتوگۆ یەکلا دەکراوە ئەو کاتیش گەلی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان مەرجەکانی خۆی دەخستە ڕوو و هەموو شتێکیش بۆ دانوسەندن دەرگا کراوە بوو و سەرکردایەتی سیاسی کوردستانیش ئەو کاتی و ڕیفراندۆمیش ئەنجامدرا پێش ڕیفراندۆمیش خۆ دەرگای دانەخست بوو لە گفتوگۆ بەڵام ئەوە وەکو ئینتقامێک بوو ئەوە چاو هەڵنەهاتن بوو بەوەی کە قەوارەی هەرێمی کوردستان بەرەو چەسپاندن و گەشەکردن و بەرەو پێشچوون دەچوو ڕیفراندۆم تەنها بیانوو بوو. بەڵێ کاک باپیر هەڵبەت لە ئێستاش دەتوازانی هەلومەرجێکە چوونە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشچندێک ئەمڕۆ وتی سیاسەتی برسیکردن نادادپەروەری بەرامبەر خەڵکی کوردستان بەڕاستی تا ئێستاش بەردەوامە خۆت دەزانی هەنی وەکو عەرەب دەڵێن سەری خەڵک ببرە ڕزقیان نەبەرە ئەوان پێشتر سەری ئێمەیان دەبری بە بەردەوام ئێستا ڕزق دەبرن ئەوە بوو سێ مانگە موچەند هاتەوە موچەش کە هاتووە بە قەرز و بە شێوەیەکی خۆت دەزانی چوونە کەواتە تو نابینی ئێستا چارەنووسی خەڵکی کوردستان لە بەردەمە تەسیەکی جدیدایە ئەرکی لایەنە سیاسیەکان چوونە کە ئەم قوناغە ئیدارە بکەن بێگومان ئەو مەترسیە کە باز دەکرێت لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی برسیکردنەوە لە ڕووی کچووکردنەوەی قەوارەی هەرێم بەڵێ بەڵام هەرگیز بە دڵنیاییەوە بە خەڵکی کوردستان دەڵێم هیچ مەترسیەکی ئەوتۆ لەسەر هەرێمی کوردستان نییە ئەوەی کە دوژمنانی گەلی کوردستان باسی دەکەن هەلومەرجی نێودەوڵەتی هەلومەرجی هەرێمایەتی ڕێگە بەوە نادرێت هەرێمی کوردستان وای لاواز ببینن بێگومان لاواز نییە بە پێچەوانەوە عێراق ئەگەر بێت و بەشێکی گرنگی وەکو هەرێمی کوردستان وەکو گەلی کوردستان برسی بکات یان پێوە بە شەلیلی اقتصادی لەو هەرێمە شەللی اقتصادی بکات سەرکەوتوو نابێت چونکە بەشێکی گرنگە لە عێراق یعنی عێراق تووشی شەللی اقتصادی دەبێت من پێشمانیە ئەگەر هێزە لایەنە سیاسیەکانی کوردستان یەکگرتو یەک هەڵوێز بن عێراق هێندە بەهێز نییە چونکە ئێمە لە بەردەم گۆڕانکارێکی گەورە داین لە بەردەم ئەگەر و پێشهاتی سیاسی داین لە بەردەم سەنگەربەندی نێودەوڵەتی داین لە بەردەم لە ئێستا لە شەڕی ئابووری گەورەی جیهانی لە ئارادایە بۆیە هەموو ئەو فاکتەرانەی کە باسمان کرد لە ڕووی هەرێمی و لە ڕووی ناوخۆییوە ئەوە خاڵی گەشی هەرێمی کوردستانن و بە پێچاوانەوە خاڵی لاوازی دەسەڵاتی عێراقینە بۆ یەکگرتووی ئێمە زامنی مافەکانمان دەکات پێویستە ئەوڕۆ لە هەموو کاتێک زیاتر یەکگرتو یەک هەڵوێست و یەک وتاری سیاسیمان هەبێ بە تایبەتی دەرهەق بە مافەزەوت کراوەکانمان دەرهەق بەدەستێنانی ئەو مافانێک کە بەدەست نەهاتوون و بە تایبەتیش تریش لەوە مادەی 140 کە مادەیەکی دەستوریە ئەگەر باسی ڕیفراندۆمیشکەین ڕیفراندۆ مەرسەرخانێکی مێژووی بووی لە دیرۆکی سیاسی بزوتنەوەی سیاسی کوردستاندا و بۆ یەکەم جار بوو لە ئەو سەدەیەدا و کە خەباتی سەدەکانی تریشی پێکەوە گرێدا بوو ئەو سەنەدێکی قانونی و مێژووی بەدەستی خەڵکی کوردستانەوەیە ئەوە نەبێ ئەوەی کە باس لێ دەکات بۆ کەمکردنەوەی پرۆسەی ڕیفراندۆمیان ئەنجامدانی ڕیفراندۆم ئەوە بە تایبەتی نارەکانی هەرێمی کوردستانن و ئەو بڵین تەوژمە ڕاگەیان نەش کە کاری لەسەر دەکات لەلایەن داگیرکەرانی کوردستانەوە بەڕێوە دەبرێت ئەگەرنا ڕیفراندۆم کۆمەڵک ئامانجی پێکاوە بێگومان ئەو ئامانجا لە زهنی تاچی کورد و خەڵکی نیشتیمان پەروەری کوردستاندا هەرماوەتەوە و هەردەشبێت و ڕۆژێکیش لە ڕۆژان دەبێت ئەو خەونە بێتە دی بۆیە ئەگەر عێراقیەکان بیانەوێت عێراقێکی یەکگرتوو عێراقێکی سەرکەوتوو عێراقێکی ئاوەدان عێراقێکی خۆشگوزەران بێت دەبێ مافەکانی گەلی کوردستان بسەلمێنن لە نێوانیشاندا مادەی 140 ئەو کێشە و گرفتە هەڵواسراوانەی چەند ساڵی ڕابردوو کەڵەکە بووە دەبێت وەکو حکومەتە دەسەڵاتەکانی ڕابردوو چیتر تەجروبە لەسەر خەڵکی کوردستان و لەسەر خەڵکی عێراق نەکەن
بۆ ئایندەی خۆشگوزارانی گەلانی عێراق پێویستە ئاشتەوایی هەبێت بۆ بەدەستێنانی مافەکانیمان پێویستە یەک ڕیزی و یەک وتاری سیاسی کوردان هەبێت. باپیر کامەڵا سکرتێرێ پارتی ئاڕەنجدارên کوردستانی لە هەولێرێ سپاس.